لەناو ئەم پۆلەدا ژمارەیەک منداڵی خاوەن پێداویستی تایبەت پەروەردە دەکرێن و فێری ئەلفوبێ دەکرێن. ئەمە قوتابخانەی وانۆی نابیستانە لە کفری، پرۆژەیەکی خێرخوازیە و نەحکوومەت و نەکەرتی تایبەت تا ئێستا نەیگرتووەتە خۆ. ئەگەرچی هەنگاوی سەرەتایە، بەڵام پرۆسەکە کەمکورتی هەیە و لە ڕووی دەرونی و هۆکاری پێگەیاندنیشەوە پێویستی بە دەستگیرۆییە. ئەوانی کە ئۆتیزمیانێ یان ئەوانی کە نابیستان ئەمان دەبێت جیا بکرێنەوە پێویستمان بە باخچەیەکە بێت بۆ لایەنی دەرونیان و زیاتر توێژەری ترمان پێویستە بێت بۆ ئەمانە. من چەند مامۆسایەکین هاتین وەکو خێرخوازێکەمانە ئەم پرۆژەیەمان کردوێتەوە و بۆ خزمەتی شارەکەمان. کردنەوەی ئەم قوتابخانەیە ساڵێکی تێنەپەڕاندووە. چەند مامۆستایەکی خۆبەخش وانە بە ژمارەیەک نابیست و خاوەن پێداویستی تایبەت دەڵێنەوە. بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی کە تا ئێستا شوێن و ڕێی بۆ دابین کردووە. کاریش بۆ ئەوە دەکات قوتابخانەکە بە فەرمی سەر بە ئەوان بێت و پێویستیەکانی پڕ بکەنەوە. ئەمە لەسەر کۆمەڵێک پێشنیار و کەسوکاری کەمەندام و کەڕوولاڵەکان ئەم قوتابخانەیە کراتەوە بە ناوی قوتابخانەی وانۆی بۆ نابیستانی کفری. ئێمە شۆک و دایرەکەمان کە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی کفریە هەستاوین لە ناو بینای خۆمانە ڕێگەیەمان کردێتەوە و بەڵام لەبەر نەبوونی مامۆسای پسپۆر و نەبوونی مامۆسا و توێژەر تا ئێستا کارەکان بە شێوەیەکی ناڕێکە ڕوا. هیچ پسپۆرێک نییە بۆی داواکارین لە بەڕێوەبەراتی گشتیمان و لە وەزارەت ئاوڕێک لەم قوتابخانەیە بدەنەوە بخرێتە سەر بەڕێوەبەراتیمان بۆی ئیشوکارەکان بە شێوەیەکی ڕێک و دروست بڕاتە ڕێوە. جگە لە منداڵە نابیستەکان کە سوکاری منداڵانی ئۆتیزم و بیرکۆڵەکانیش چاوەڕێی ئەوەن ئەم قوتابخانەیە فراوان بکرێتەوە و ئەوانیش بخرێنە بەر ئەم خوێندن و پەروەردەیە. لە کفری ژمارەی ئەو منداڵە خاوەن پێداویستیە تایبەتانە کەم نییە، بەڵام هێشتا دەلاقەیەکی باش نابینن کە پاشە ڕۆژی ڕوونی دیار بێت. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.